بەسڵاوتان لێبێت مایکی پەیامی ئەم جارەمان لەسەر باسکردنی وەرزی زستان و سەرمایە بە تایبەتی لە ساڵانی ڕابردوودا بۆ مەبەستە لەگەڵ بەشێک لە کەسە بەتەمەنە و خاوەن ئەزمونەکاندا گفتوگۆ دەکەین کە هەندێک لە ساڵەکان باس لەوە دەکەن بەفرهێندەباری و ئۆتۆمبیلی داپۆشیوەوە لافا و ناو شاری سلێمانی گرتوتەوە چەندین بەسەر هات و ڕووداوی تر و لە هەمان کاتیشا باس لەو پەندانە دەکەین کە لە کودەواریە هاتووە پەیوەست بە زستانەوە لە هەمان کاتیشا بەشێک لە کاسبکاران و دەستگێڕەکان وەردەگرین کە باس لە ڕۆژ و شەوانی زستان بکەن لەم ساڵدا کە چۆن دەیگوزارێنن کە بە تایبەتی شاوڕوان دەکرێت چە ڕۆژی ئایندەدا پلەکانی گەرما لەوەی کە هەیە زیاتردا ببەزێ و لە هەمان کاتیشدا دەچمە لای بەشێکی دیکە لە هاوڵاتیان و باسی دابەشنەکردنی نەوتەکەم کە بەداخەوە تا ئێستا حکومەتی ماوەبەستە کوێرەی کوردستان نەوتی لە سنتەری شارەکان دابش نەکردەوە لەگەڵماندا زستانمان بۆ بکەی لای تۆ زستان چی ئەگەێنێت و یادەوەری لەگە زستانە چی ئەگەر ڕووداوێ بێ یاخود چ ساڵێ زۆرترین بەفرباریەوە خۆی کوون بیرەوەریم بێت ئەو زستانی جاران نەماوە ساڵانی پێشوو سربانەکان شەختەهاتە خوارەوەلکا بە جادەکانەوە ئێستاوە نەماوە بڵێ گۆڕانکاری بەسەر ژینگای هاتووە لە ئەنجامی زیابوونی نازانمەڵە نیسبەتی گازات لە ناو سروشتاوەمانە بەهەرحاڵ یعنی زستان فەسڵی ئیسراحەتکردنە ئێمە وەکو دەرودەشت و لادێک کە هەمان بۆ ئەوسا فەلا ئەچوو لە هاوین و بەهارە ڕەنجێکی زۆری ئەدا بەڵام لەستان ئاچوو بە ئیسراحەت دانیشت ئیشی نە ئەمە یەکێ دووەمینیشی ئەو زستانە کە شەوگارەکانی درێژە لەگەڵ پاییزە بەڕاستی ینی کەشێکی خۆش و بۆ دیدەنی کۆمەڵایەتی و سەردان و ئەو شتانە بەکارهێنرا زۆرترین سەرمایە کە من بینی بێتم لە ساڵی هەشتا و دووە بوو ئەو کاتە من تەلەبە بووم ئەم جادە شەڵسیەشتان نەکرابوو لەسەرەوە جادە شەڵسیەکە من چوون بەناو بەفرەکە چوومە سەر سیارێک تەپەیە هات تۆزە بەفرم لا سێرەکەم سیارێ داپۆشراوە ئەمە سیارێکی داپۆشی هەر سیارێکی داپۆشی شەڵسیەکە و کاتە گڵبوویەشە تەواو نەبوو قیر نەکرابوو لە هەوارە بەرزە ئاڵێم ساڵێکی کەش لە دوای ئینتیفاازەکە لە 92 بوو سەمایەکی زۆر عەجایب بەفێکی زۆر باری ئەوەشم بیر ماوە ساڵێکی ئەتیادیوە بەڵام ئێستا زستان لە زستان ناچێت ئێستا سیارە و نەبینیەوەی تر بەفردای بۆشێ حاڵتەم نەبینە مەگەر لە فلی مشتیوان ناوەڵام بڵێن لە وڵاتی خۆمانە ئەو سەرما و بەفرە نەما بەداخەوە ئەمەش دەرخەری گۆڕانی کەشوهەوەیە گۆڕانی کەشوهەیە تەبعاً ئێمە خۆمان زانین کە خولگەکان و سوڕانەوەی زەوی و کۆمەڵ شتەوە زیاتر فەلەکیەکانەوە ئەزانن بەڵێ ئێستا و کوستانی جاران نەماوە ئێستاوەتانە من یەک کراسنە بەراجان بلوز و کراس و قەمسەڵە و گۆرەوی و نازام چی کڵاو و ملپێچیان نەکرد خەڵک قسەیەکی تریشی ئێڵن دوای زستان بەهارتیەوەتە دوای ئەم ناڕەحەتی و ئەوە بەهاری و وەکۆ لە دڵخۆشیە ئەمەش بۆ کاتێکە وتێ بە کەسێک قەوتێ کە ڕووداوێکی بەسەر هات بێ ماساتێکی بەسەر باس لەوەکەکە دوای زستان بەهاریەوەی شەڵا خۆشیە خۆی نازانم بەهار لە کوردەواریە کەم بەهارم بینیەوە مەساتێ بەسەر کوردان نهات بێت ینی بەهارەکەش ئێستا من حەچی خۆشی و ناخۆشیمانەکەوێتە بەهارەوە ڕۆژێ جەژنە ڕۆژە شیوەنە ڕۆژێکی باران ڕۆژە ڕاپەرن ڕۆژە نازانم جەژی نەورۆز ڕۆژە دار و درەختی ئەنی زۆر سەیرە لە بەهارە ئەمە لە بەهار و ئەمانە شانسمان کەمە ئەوەی سە بەر بەهارە چین سیرکە لە ڕۆژ ئاوای کوردستان چی ڕوەدات ئەوە تا جینۆسایدی گەلەکەمان بە بەرچاوی عالەمەوە ئەکرێت پشتیان تێکردوین تێگەی لەبەرەوە مژدەی بەهار کاتێ خۆشەکە تۆ و گەلەکەت ئازاد بێت بەڕاستی خەڵک مسراح بێ خەڵک پارەی پێ بێ خەڵک وەزعی دارایی تەواو بێت ئەڵێ بە خۆشی زستان و زەردەی حاکم یاخود پێکەنینی حاکم باوەڕ مەکە قسەکەی لەوەیە کە ئەگەر زستان ڕۆژێکی مابێ کۆڵی حەقی خۆیت لێ کاتەوە بەتایبەتی چ باشە باسێکی حەزەکەمەوە بۆ ڕوونکەیتەوە و لە هەماکە باسێکی ئەوم بۆ بکەیت کە بەڕاستی نەم دۆقی کە شاری سلێمانی نەوتی وەرنەگرتووە مەش بارگرانێکی دیکە نیە لەگە خەڵکە بارگرانی نییە پەندەکەش قسەم بۆ کە پێم خۆشە ڕوونکردن وەڵا پەندەکە کە ئەڵێ نەزانم وەختی خۆی خەڵ لادیا بووە باشە زیاتر خەڵک لادێ مابوو وەکو ئێستا نەبوو خەڵک بە کشت و کاڵ و ئاژەڵداری و ئەمانەوە ئەژیا ئەتیمادی لە ساهشتای خەڵک لەسەر دەرو دەشتیوا بوو ئەچوە دەرەوە سەیری جەوێ کرد ئەنوای جەویشتیوان نەبوو موبایل و ئەمانە و ئەنتەرنێت پێ بڵێت چیە بارەچی نەبارێت ئەچوە دەرەوە ڕۆژێکی خۆش بوو هەزارەکەی خۆی حاضر نەک لە پڕگە بارانێکی باشی بەسەر ئاباری و هەمووی جانی تەڕا کرد من بیرمە شوانێکی گوندەکەی خۆمان تەرزە کوتابووی ئێستا لە کوردڵ ئەڵێ یەکێ جێژ و حۆلیشتیاوی ئەڵێ تەرزە کوتاویتی من ئەوەم نازانین چیە تا شوانەکەمی شوانەکە ناسەرەکەم بەین بە سەرشان هێنایانەوە بە دارەمەیت ویان زای مردووە
هەموو تەرزەگەلەیە بوو مەجموعە حیوانوشتیشی لەناو بردبوو کۆڵی کوتابوو وافرم کۆڵی کوتابوو خۆیەوە فعلەن وایە کە ئەڵێ هەڕەش ئەکات لە ئەڵێ ڕۆژێکیشم لە بەهار ما بێ بۆتان قەرز دەکەم یعنی تۆ متمانە مەکە بۆی کە مەسەن ئەڵەن 21 سێ بەهارە ڕەنگە لە بەهارە زۆربەی لافاوەکە شتەکان تەرزۆشتێ لە بەهارە ئابارێت تێگەی ئەی مەسلەی نەوت کە ئەم ساڵ بەداخەوە نەوت دابش نەکران ئەو سنتەری شارە باس لەوە کرێ حکوومەتی عێراق نیو بەرمیل دابەشەکە خەڵک پشت بە چییە بەسێ ئێستا خۆی نەوتەکە کرێکارە باقەش ئاوا گرانە خەڵک چییە ئەم ساڵ تۆ بڵێ نەوت نییە ئەم ساڵ ناکووە 6 ساڵە نابین نوت بە ڕێکوێکی تەرتیب بکرێت یعنی ساڵی بەرمی لێر بە شوێنە دوورەکان شارێکە دەن شارێ نادەن یعنی هەر ئای بە باسی نەبوونی نەوت بکرێت لە وڵاتێکە کە ئەف هەموو کانگای نەوت و چێڵگەی نەوت و نازانم هێنانی تایە بەڕاستی ینی ئێمە وڵاتێکی نەوت فرۆشین خۆ نەوتکڕین کاکە ئێستا مەسەن وڵاتێکە نەوتەکڕێ بەخەوین بن بێنەوت نییە ماڵ هەیە گەڕێت دەبە قەرز دەکات بە جدی ینی بە شتێکی ناخۆشە چ ساڵێک زۆر سار بوو و بەفرێکی باش باری بە بیرەوەری جەنابوو واللهی ساڵانی ڕابردوو بەفرەباری بارانەباری تێگەی بەڵام ئیتر ئەم ساڵ حەقی ساڵەکانی تریشی کردوتەوانێ ماشاءالله باران و بەفرێکی زۆرە بارێ و تێگەی ئەگەنا لە ساڵەکانی هەفتایە من لە هەفتاکانە کە مامۆستا بووم لە دەرەوە بووم بڕوا بێ لەسەر بانی مەکتەبەکەمان 7 سانتیمەتر 8 سانتیمەترم پێواوە من لە مناڵ و ئەوەی سیارەشی داپۆشیوە بەڵێ ئیتر یعنی بەهارێ اینجا ڕەشایی ئەکەوتە ئەو منتیقەیە ئەوەنگە بەفرەباری بەتێ یعنی پێت وایە ئینشەڵا ئەم ساڵیش نزیکە بێتەوە لەوە واللهی تر لەوە ئەچێ ئینشاءالله ئەبێتە خێر و بەرەکەت باسیەکەن پشووە و سەرماقی وێنەی نەیشەڵا بەڵێ ئەرەوارە وابوو ئەوەش کاریگەری هەبوو لەسەرەوەی کەم ئاوی کەم ڕووکاتە و ناوچە هاوینان و ئەو بەڵێ ئیتەوەی تر ئەم بەفرە ئەکا ئەبارێ ئەگەر بارانێکی بەسەرا ببارێ ئیتر ئەو ئاوا لەگەڵ بەفرەکەیە ئەڕواتە ژێر زەوی بۆ کەی یەتە دەرەوە ئەبێ بەکانی و کارێز و ئیشەڵایەتە دەرەوە ئەم ساڵ جەنابش و باسێقی زۆر ساردە کە ئەبینین بەداخەوە نەوە دابشکردنی حکوومەت وەکو پێویست نییە ئەمەش بارگرانێکی تر نییە لەسەر خەڵک چۆن خۆی گەرمە طبیعی هیوادارین کە ئیشەڵای تر ئەم ناڕەحەتیە نەمێنێت و حکوومەت بەزەیەکی بە میلەتا بێتەوە و تێگەیشتی ئیتر میلەتیش فەقیرە و چاوەڕوانی ئەوین و حکوومەت وەکو باوکی میلەت وایە و تێگە جا ئەگە باوک خراپ بێ لەگەڵ ئەولادەکانی خۆیان ئەیکە باش بێ لەگەڵمانە پند زۆرە لەسەر زستان یعنی بەسەڵێن بەخۆشی زستان و زەردەی حاکم یان پێکەنی حاکم باوەڕ مەکە ئەوە هەیە بەڵام جاری واشەیە هەندی حاکمنا هەندی حاکم هەیە ئەگەر پێش بکەنێ لەگەڵ تا یارە خزمەتە دەکات لەوەیە کە زستان چۆن بێ ئەگەر ڕۆژێکیش بێ سەرماقی خۆی و پێچێژێ یعنی ئەڵێ ئەگەر بەسم بڵێن ئەم زستانە بەخوا زستانەکەی خۆشە بەڵام ئەو نەزانی دوو ڕۆژی بەسە کە بەقەدەر هەموو ساڵەکە سەرما و کات و یان پێویست بە خۆگەرمکردنەوە بێ پێویستە ئەوانە هەمووی پێویستە ئەی زستان یعنیچی خۆی ئەزانێکی کوردەواری وتوانە یاخوا زستان بە زستان بڕوە هاوینش بە هاوین بڕوە فەسڵەکە نەگۆڕێ کە فەسڵ گۆڕا ئیتر ناخۆشە بۆ تریشەیە لە دوای زستان بەهاریەت واتە دوای ناخۆشی و سەختی خۆشیەت ئەمەش هەر بەکارێنن بۆ زستان وەڵڵاهی بەکاری هێنن جا کوردەواریش وتویانە زستان پێشەلەقەی هەبێ پاشەلەقەی نەبێ یعنی چی ئەم قسەیە یعنی ئەگەر لە پێشەوەقەی ناکە چیەکە بابیکە بەڵام لە کۆتاییەکەیە بەرەو خۆشی بڕوات هەڵم نەکردوێ لەسەر قسەی جەناب بکەڵی پاشەلەقەی نەبێ بۆ بەروبووم خراپە کە وشکە سەرمایەت ئێمە پێشوتە بە مەسەل لەسا دارەکان درەختەکان گۆبکە دەرەکەن تێگەی تەماتەوە ئەوە لە پڕێکە کە سەرمایە لێ یا ئەو گۆبکانە هەر هەمووی هەڵە بێ و پاشەلەقەی نەبێ جوانە خۆشە باسێکی لە بەفرە سوورەکەمان بۆ بکەیت جەناب و تا چەند بیرتان قوربانەوەنە بیرمە ئەو بەفرەکە وەختی بەیانی هەستان تەماشاکەین ئیتر وای لێ هاتبوو خانی و ساگەڵ بوو حیوانشتەکە نیە حوشەکە پڕ بوو ڕێگەمان نەبوو کە بچینە دەرەوە کونیان تیا کرد باوکم کونی تیا کرد بە خۆڕێژ و بین کونیا کردووە چینە دەرەوە ئەو نە بەفرواری بووەکەش ئەوە بوو سوور نەبوو بەفرەکە سووریەکەی ئەوە بوو کە لە خوارەوە هاتبوو لمی ئەوە نێ توینەکەی پێوە بوو تۆزەکە ئەوە سوورەکەی ئەوە بوو چەند سانتیمباری وەگە بیرت بێ وڵا نازانم چەند سانتیم بەزەوەی زۆر بوو نانم خانی ئۆساڵی چەند بوو تقریبان بەخوا لە دەوری پتر پنجاکان هەبوو نازان بیزەم نازان 50 باسەکەن نازانم
خوا 57 مناڵ بوو من ئەو کاتە مناڵ بوو بەس بیرتیت بیرمە ئیتر ئەوانە لە هەشتەکانیشە سەرمایەکە بوو 85 باسەکەن ئەوە قوربانەکە من لە بەکرە زۆر بوو تەلەبە بوو لەوێ ڕێگەمان لێ گیراکە بینەوە بوو ماڵەوە بەفرێ زۆر باری دوای کە بەفرەکە باری ڕەشەبات تەمان ڕەشەباکەی ئێرە ئیتر ڕەشەباکە بوو هەمووی هێنا بەفرەکەی هێنا هەمووی بەستی بوو ئەیبست نەدەتوانی بڕۆیت ئەوەی ئەوەش ئەو بەفرێش ئەوەی لە هەشتاکان بووە سەرمەوە نەبینیوە نەوەڵامە سەرمانیە ئەمە وەڵامە سەرمانی لە چاوانە ئەمە سەرمانیە ناوە هەندێک پەندە وترێ لە سەرزستان من مەکەن تەماشای لەچی من مەکەن من تەمانەکە وای لێکردۆ لە هەر گەنجی ماشەڵڵا تەمەن بەرەکەدار و تەمە درێژ بیشەڵا لەسەر زستان پندوشر زۆرە وتی مەسەلەن بەخۆشی زستان و زەردە و پێکەنینی حاکم باوەڕ مەکەیان مەسەڵەن دوای زستان بەهاریە و مەبەسێ دوای ناڕەحەتی خۆشیە ئەویان هەرەوت ئەو مەسەلیان هەروت و ئەو سات لە بەروی باران و مەسەلێکی تریشیانە و دەغەبیر بەفر و باران زۆرە باری اینجا خەڵک مەسەلەن زۆربەی خەڵک بە ئاژەڵاریەوە خەریک بوو تێگەی کە وەختی ئەها مەسەلەن زۆر جاریان و پاییز مەسەلەن پاییز ڕۆی ئەوەی تر کۆ ئەیو دەرچوین پاییز ڕۆی دەرچوین یعنی ئەوەنە باری لە پاییزەکە شاش ئەوەنە سەرماوە بەفر و مەسەلەن شتە بوو لە پاییزەکە زستانەکەیان ئیتریان و کۆتایی زوو کۆتاییە ئەمە تا هەندێجا پاییزەکە لە زستانەکە خراپتر بوو پاییزەکەی لە زستانەکە خراپتر بوو هەراوەڵا کۆرێساوە تا بەستەڵک خوا هەرماوە کاکە بەیانیاتە جاری حەچی ئەو جوسەبانانە هەبوو هەمووی سەوڵکە هاتە خوارێ ئەو چلوەیە بەس هات لە ئەرزەکانیە لە ئەرزەکە هەموو جوسەبانە هاتە خوارەوە هەمووی بەس ئێستا ئەوە هەر نەما ئەوانە هەر نەما ئەوانە نەما بیری دێت مەسەلەن سیارەی داپۆشی بێشتی داپۆشی بێت قوربانە ئەو سیارەکەم بوو ئەو کەسە دەمانەکە بە ساڵی ئەوەی لە هەشتاکان نبوو نازانبی زەڵ هەشتا و چەنە بوو ئەوە بەڕاستی ئەوە زۆر بوو ئەوە ئەوش باکە وای دەکرد یەکجاری ڕەشەباکە لەسەری هێنای بەفرەکەی هێنا و یەکسەر لە ئەرز و ئەبەس هەمووی بەستەبووی ئەوە بە ئینی کردبوو پەنجاکانی شاڵی ڕێگای گرت باسی کە باوکی بەڕێز سیارە زۆر زۆر کەم بوو ئەوەنە سیارە نەبوو بەڵام ڕێگای هاتوو چۆکنی خەڵکی ئەوەی جەناب و باسیەکەی وڵا گرتبی ئەوە ڕێگای خەڵکی گرتبوو چ بیرەوەرێکی تر بیرە کە زستانیە بیر دەکەوێتەوە ساڵانی زوو ئیشی زوو فەرمانی لادێ وەڵای ئیشەکان ساڵ بە ساڵ کورە من لە باپیری خۆم بیستووە ئەو خۆزگەم بەپار باپیری خۆم و تۆتی لێم پرسیەوەی خۆزگەم بەپار باوکم هەروای و تۆ من شەروا لێم و لەوەچە مناڵەکانی منیش هەر ئەوە بڵێنەوە تێگەی ئیتر خۆی دنیا هەر بەرەو چونکە خەڵک زۆر بوونە ڕواکاکە ئێستا من یەک کەس بوو خۆم یەک کەس بوو بڵێن یەک کەس بوو ئێستا چەند کەس بم ئێستا تقریباً دەوری 30 کەسم خوانەی بڕێ خوانەیە ئەخۆ ئەرزی خوا ئەوەیە زیاد ناکات لەوە زیاتر تێگەی من شتێکم هەبوو بێ خانوویەکی من هەبوو بێ ئێستا و خانووی منە بێ بەچەنە بێ بە 50 پارچە تەمەنی تۆ درێژ بێ ئەوانجا سەلامەت برای گەوری بەسات تەمەنی جەناب وەر درێژە بێ خۆشحاڵ بوو وەڵا باسی زستانمانە کرد سادی زستان چ زستانێ زۆر سارد بوو بیرتە نەبەخوا بیر نیە نەبەخوا باشە باسی هەشتاکانەکە نەڵێن لافاوێ سلێمانی گرتەوە وەڵام من ئەوژە من ماڵمان لە لادێ بۆ زوو لەلادێ ماڵمان نەمەتیقی پێنجوێن بوو بۆ بەفر ئەتوانم بڵێم لە دیەکە ئێمە 2 مەتر بەفر باریوە ماشاءالله 2 مەتر بەفر ئەو من نەبینێتە لەو کات نازانی ساڵی چەند بوو تقریبان دە بەخوا 78 ئێمە کە داگیرانیتە نەچمەوە لادێ نازانم چۆنە 78 ئەها دادیەکان داگیران لەو کاتە بە دەریتە من نازانم بەس بیری ئەو کاتە دارمان نیشانەیە کرەچین بۆ پێنجۆن بۆ شەکر چاویشت نیشانەمانە کرد ئاوا لەگە خۆمانە دارێکمان بەرزەکەەوە کە بەفرەکە ئەتواوە نەیەگەیە شوێنی نیشانەکە کە بەفرەکە لێیا بوو ئەیسە ئەو بەفرن نەماوە ئەیسە بۆیە ئاویش نییە بۆیە حیشتێن نییە ئەگەنە ئەو بەفرە کە ئەباری مانگی سێ باران لێیە حتا ئەیتوانۆ ئەچوە ناو ئەرز ئەبوو بە ئاوادە دەرەوە ئەی چ مەنتیقەیەک بوو چ گوندێک بوو ئەوەی ئێوە ئەمە پێنجۆنوانە شارەزای مەنتیقی پێنجۆن سیا گوێز و ئەوانە لە کانی مانگاوە لایا بۆ دۆڵا چەمی ڕەشان و بوزانی پێڵێن خۆشتاوە ناوچە سەختەکەش نییە سیا گوێز ناوچە سەختە ئەیسە سیا گوێز وەری لێ بارێوانیە ئەوێ کوێسانترە لای ئەم ساوانە بوو یان ئەو ساهر ئەوێ شەر کوێستان ئەمە فەرقی نەبوو لە مەنتیقی پێنجۆن کە ئێمەچین بۆ پێنجۆن بۆ ئەسپا بۆ ئیشت بەفرە بەسەر نەبووە نەمانێتوانی بڕۆین ئەوە بەفرەکە بیبەستایە ئەو چویتە خوارەوە بە بەفرەکە هەندێک پەندی شەیە ئەو تێ لەسەر زستان مەسەلەن دەوترێ بەخۆشی زستان و زەردەخەنەی حاکم تێمەکەوە یان
و ئەشڵێن دوای زستان بەهاریە واتە دوای ناخۆشی خۆشیەت ئەو پیاوە بە تەمانەت تەجروبەیان بوو 3 مانگە زستانەکەیان کرد بە تەجروبە بڵێن کە ئاوا ناودرنی نەوە ئاسمان بەویانەیە و ئەیان و پێکەنین و بە هینە ئاسمانن و بە زەردەی حاکم ئەوە بەوە بوو کە ناودرنی ئایتر هەر بە فەرباری دوای ئەوژە بەس ئەیسێ ئەو بەرنامۆشتە نەماوە وەکو زوو کە 2 مەتر بە فرەباری بەچی خۆتان گەرمەگرۆ نەوت هەبوو دارمان بوو دار بەخوا پاییز نییە کە پاییز ئەمازانی کە بەفرەبارێ یەکی 56 باردانمان هێنا بەیەسەر بە وڵاخ ئەمان هێنا و دامانە ناو بەفرەکە ئیتر ئەمانجینی و ماکرە زۆپا ئەو کاتە داریش زۆر بوو دار زۆر بوو ئەو کاتە کەس نییە و دارمە بڕە ئەیسە سڵێ دار بڕی ملیۆنێکی لێسێن ئێستا دار نابڕێ ئێستا ئەو دارانی کەوش کە بێت یان کە لە کاتێکە هاوینان بەداخ و دارستانەکان لە سووتێ پارچەکانی کۆکەن و هەڵێگرن ئێستا الحەمدولیلا ئەو هۆشیاریە هەیە دارە تاڕەکە نابن وشکەکە کە وشکە بێت بەسەر دارێک یان لە عەرزە ئەوە بڕن و یان نییە بۆ زۆپا ئەم نەوتی ژانات ئەم نەوتە کەمیژۆکی نەگەی خۆمان زێ نەوتمانە ئەتازێ من نەوتم وەرنەگرتووە لێرە بەس دەوێ بڵێن بەرمی لە دوانیان هاتێ و لەگە ئەو دارەی سووتێن بەوەژی نێسێ واتە لە دوای هەفتاکان و نەگەڕایتەوە گوندەکەی خۆتان بەخواشمە بۆ بەهاوینانە ئەی باسی ناکەن نزستانان چەندێ بەفرەبارێ ئیسە حیز نابێت خۆم دیەکە شارەزەم دێگەی خۆمان ئەرە وەڵایزە و گۆژە چەنی لێبارێ دیەکەی مژۆنی لێبارێ بەخوا ماشەڵا جوانی سەر و پێچاوە تۆ هەستەکەی سەرما لە گۆ ڕاوا گۆ باش پێچاوەتەوە تەمەنمێ تەمەەن پیر گەنجی شەڵ هەر گەنجی بەخوا بە قوربانی دڵتان خوانەکە زۆر خۆشحاڵ بوو دەستمە خۆشحاڵ بووم ببینینە قوربانی تۆ با ئەم قسەژە باش نەبیکەم تااقەتی ئەو شتانەم نییە بەس خزمەتی وەختارمەگەنێ ئەگەنێ بە قوربانی ئەو دڵە بووم خوانەکە هەفتا ساڵە ئیسیفام لە یەک کورد نەکۆ لە وڵاتە ڕێزی پەیام و نەموچەم نەموچەم هەیە نەحیشتێکم هەیە هەتا ئیشەی بە سەربەزی ژیاو وەکو سانتین بەفرەکە بەبیرم نایە بەڕاستی بەڵام بەفرێکی زۆر باری لەنەوەیەکە و زایدەن لە 2002 هیچیدا ئەپۆشی مەسەم بڵێ سیارە بێ یان چۆن بوو سەختیەکەی زۆر کەم بوو بەڕاستی دەرەوەی شار زۆری لێگر بەڕاستی بە تایبەتی چیاکان گوندێک بووی لە شوێن بووی ئەمە لە منتیقەی شارباژێر بووین شارباژێر ئەو کاتە من مناڵ بووم بەڵام بیرم یەت بەفرێکی زۆر باری بوو ئیتر تەواوی شتەکانی داپۆشی بوو هەتا وەکو بەر گوێسەبانەیان پێوت هەتا ئەویا بەفرباری بوو ماشاءڵڵا ینی بەو قسە بێ خانوویەکی داپۆشی بوو خانووەکە دانا ئاپۆشرا بەڵام کە بەفرەکەیان ڕایە ئەگەشتە حاسی گوێسەبانەکە ڕێگایان نەکردەوە بەفرەکەیان هەڵەدایەوەی تر چووە نزیک گوێسەبانەکە بۆ ئەمجا چلوورە و شیش وەر بینیوە چلوورەکە بەس گوێسبانەکەەوە بەڵێ ئەو مۆتایە هاتە خوارەوە ئیتر باری تیا بوو مەترێگە بوو تیا بوو مەتر و نیوێگە بوو ئاوا بە درێژی بیسام ئەوە نەبینیەوە ئەوەم نەبینیوەتەوە نەخێر ناوەڵات تا ئێسا بە فریوام نەبینیوەتەوە شتە وترێ لەسەر زستان بەڵێ لێ بە خۆشی زستان و زەردەی یان زەردەخەنەی حاکم تێمەکەوە قسەکەی ئەوەیە کە هەم زستان ئەگەر ڕۆژێکیش بێ حەقی خۆی کاتەوە و سەرماقی خۆی بە خەڵکەکە ئەچێژێەوە لەو لاشەوە حاکمیژەوە بە حکمی خۆی قسەکەم ئەوەیە زستان هیچ پندێکی تری و لەسەری بیستووە یانیش قسەیتر لە باو باپیرانەوە جەناو بیستێت زستان وەڵی لە ئێستا لە بیرم نییە بەڕاستی ئەجینا زستان دوای زستان بەهاریە واتە دوای ناخۆشی ئەڵێ کە پاییز ڕۆی بەخۆشی زستان هەر خۆشی یعنی ئەگەر پاییزەکە سەخت بوو ئەوە زستانەکەشی سەختە ئەگەر پاییزەکەی خۆش بوو زستانەکەشی خۆشە بەتاکی لەڕوویەکیشەوە زستانەکەی سەخت بێ باشە بەفری باش ببارێ بارانی باش ببارێوانی طبعاً زستان بە بەفر و بارانەوە خۆشە چکە ئێمە سوپاس بۆ خۆ هەر چوار فەسڵەکەمان هەیە لە فەسلی زستانە حەز بە بەفر و باران و ئەوە ئەکەی ئەگەر بەفر و بارانێکی زۆر بێت تام و چێژێکی زیاتری هەیە جەناب و بیرەوەیەکی خۆش لەگەڵ زستانەکانی ڕابردووە هەیە 2002 بەڵێ سوپاس بۆ خوا هەمووی خۆش بووە ئاروەڵا بەڵام ئەو ساڵانی کە بەفرباریوە زیاتر خۆش بووە بەس ئێساکە کەم بۆ تۆ ئێساکە بەفرکەم بۆتەوە بە تەکیت چی شتێکی تر یادگارێکی تر بیرەکەوێتەوە کە زستانیە بەفرەبارەیە چی شتێکی مناڵی و گەنجی و بیرەکەیت هەر شتەکە گەنجیشی بەڵێ وەڵی شەڕە تۆپەڵمانە کرد یاری شێرە بەفرینەوشتی وامان دروستە کرد ئەو کاتە بەڕاستی سەردەمێکی زۆر خۆش بوو خەڵک دڵی خۆش بوو خەڵک پاک بوو لەگەڵ یەکتریا بەڕاستی
هەمووشی پەیوەندی بە خەڵکەکەەوە هەیە ئەو کاتە هەرچەنە وەسایل و شت کەم بوو بەڵام دڵ زۆر خۆش بوو ئێستا هەشی وەسایل لە هەیە بەڵام ئەو دڵە خۆشەی جاران نییە بە حکمەوەی ئینسانەکان لەگەڵ یەکتریە احترامن پاک نین ڕاز نین هەروەڵا چ ساڵێکی تر زۆر سار بوو لای جەنابەت یان بیرت بێ کە ڕووداوێکە بەسەرات بێ یان بەفرێکی زۆر باری بێ وەڵا ئەم ساڵ زۆر سار بوو ئەمڕۆ زۆر سارد. ئەمزاران ئەوەن بەیانیش دەوام نییە نازانم بەهۆی هەر دابەزین پلەکانی گەرماوە ئارەوەڵا هەندێک قسە هەیە لەسەر زستان بەڵێ مەسەڵەن ئەڵێن تەنیا یەک جار بە زستان ئەڵێن ساردە ئەمە وەکو پەندێک وەکو وانەیەک جەناب و چیتر بیستوە هەر لەسەر ئاو بۆ زستان ئەڵەن ساردا ئارەوەڵا ئەوەی کە جەنابەت تێبینیت کردبێ لە ماوەکانی ڕابردووە یان ساڵەکانی ڕابردووە نەودابشکردن وەک پێویست نەبووە لە ناو شارە باشە خەڵک چییەکە بۆ خۆگەرمکردنەوە کە تۆ نەوتەکە نەبێ زۆری هەر غازەکەیە ئارەوەڵا من شخصی خۆم هەر غاز بەکارێن ئارەوەڵا لەبەرەوەی نەوتەکە نییە واز لە نەوتەکەی ناوە ئارەوەڵا ئارەوەڵا وازم لە نەوتەکانی و هەر غاز بەکارێنم ئەمەش بارگرانێکی تر نییە لەسەر خەڵک چۆن بارەوەڵا زۆر گرانیە بارەوەڵا برا ئەوەش نییە کاکە کاس پێکەش نەماوە ناوەڵ من ساقرێنم قوربانێ بم برا گەورەی منی بیرەوەریەک ڕووداوێک کە بیرت بێت لە ماوەی ڕابردووە لە ساڵانی ڕابردووان پێتابەتی لە وەرزی زستاندا هیچ بیرە نەبەخوە بەفرێک بارانێکی زۆر لافاوێک هەر ئەو لافاوە بۆ من لە سجنا بووم ئەم ساڵی زۆر ساردا هەیە ئەڵێ تەنانە بەفرەو نەباریوە لە هەشتا و دووەوەکانە سیاریدا پۆشیوە ئەوم لە بیر نایە وا بوو باسەکیشم باسی کردووە دایکی باسی کردو ئارەوەڵا من خۆم ئەسڵ خەڵکیم شارم خەڵکیم شاری دایکی بەڕێستان باسی کردووە کە شتێکی ئاوا بوو سەربان بە سەربان نەڕۆی ماشەڵڵا ئەوە نەپڕ بووە بە بیرەوەری جەناب بوو چ زستانێک زۆر سەخت بوو یان زۆرترین بەفرباری لە مناڵی ما زیاتر هەبوو تقریبا ساڵی چەند بوو هەشتاکان سەرەتای هەشتاکان کە بەفرەباری مانگێ بەفر لە ئەرزە ئەمایەوە ماشاءڵڵا بیریمێ لە سەربانەوە کۆمەڵەوەتە کۆڵان ئەوەنە بەفرباریوە لە سەربان خۆڵداتە کۆڵان هیچ ئازیێتە نەبووە ئەوەنە بەفرباریوە ئەرەوەڵا جاران جیاواز بووی تر جاوەکە گۆڕاوە هەندێک پەنجی شەوتێ لە سەرستان مەسەڵێن بە خۆشی زستان و زەردەخەنەی حاکم پێمەکەنە یان مەسەلەن هەندێک بابەتی تر ئەوترێ مەسەن دەوتێت دوای زستان بەهاریەت واتە دوای ئەو سەختی و ناخۆشی خۆشیەت هەندێک پەندی دیکەش ئەوترێ وەڵی نازانم بۆ بەندش بەڵام جەوی ئەو کاتە و زستانی و کاتە زستان بوو بەهاری خۆش بوو جاران مەسەلەن ڕیشۆڵە هەبوو ڕیشۆڵە زۆر بوو بە سەربانە و پەرسێلکە هەبوو ئێستاوانە نەماوە چلوورەیە کردو ئەوە نەماوە خێرەوانە نەمان ناوەڵا شتێکیکە بۆ کاتە ئەی باسێک لە نەوتەکە بکەین چاکەشمان پێ سات کردی تۆ داوای لێ وەرنەکەین وەکو پێویست نەوتیش دابەش ناکرێ ئەمە شەوەی بارگەی سەقەڵە دروست کردووە تەبعاً ئەو کاتە باسی نەوت و گەرمکردن و سارکردن شتی وان نەبوو چیتە ماڵەوە گەرم بوو هەموو شتێ هەبوو کەس باسی نەوتویەوەی ناکرد خۆ گەرمەکراویان بە چی بەکارێنرا تەمەنیم ناکە پێیاوتر نەوت هەبوو نەوت هات یعنی لە سەدەمی تۆیتە نەوت حکومە نەوتەکەی دابەشە کرد یان هەرزان بچوان بوو لە بازار تا بنە دەرگاکە بۆیان هێنین ینی زۆر بوو کەس باسیەوەی ناکە نەوتمانێ یان نەوت پیاکەین کێشم بۆتە کێشەیەکی سەرەکی بەڵێ ئەرە وڵا ئەستای کێشێکی سەرەکی وەکو جارانەوە هەر باسی نەبوو کەس باسیەوەی ناکە کە زستانیت خۆتان حازرکە نەوت دانن و بەلمێر ریسکەن و باسیەوە نەبوو هیچ بیرەوەریەک لە بیرەهی زستان ساڵانی پێشوو کە بیرە ناچێتەوە یان کەڵەن زستانە یەکسەر ئەو نمونە و ئەو بەسەرات و بیرەکەوێتەوە وەڵی هەمی زیاتری مناڵیمان لە فاوەکە هێشتا حوتم بیە لافاوم بۆ بکە پێم خۆش باسی وەکوی ئەڵێن چۆتە زۆر دوکان زەرری زۆر داوە وازام لە جادی کاوش من ماڵمان لە توی مەلێک بۆ کاتە سوتفا سێرم کرد دنیا بەرەو تاریکی چوو دنیا ڕۆژیش بوویانی چون سەرکی سەربانم کرد هەورێکی ڕەش بەڕێ بەڵام ڕەشی تەواو کە هەورەکە گەیشتە سەر سلەیمانی شار تاریک بوو ڕێبوو بە شەو کە بارانەکە دەستی پێکرد ینی کە لە گوێستوانەکە و بڵین لە تارمایی سەربانەوە کە ئاواتە خوارەوە ئیتر زیاتری نابینی ئەمەە بە چڕ بوو
ئەوە بیرەوەریشی سێ بڵێ کوی گرتەوە لافاوەکە کۆڵانەکان گەڕا خۆی زیاتر ناوبازاری گرتەوە چکە سلەیمانی لە سەدی هەیە سەدێکەیە کاتی خۆی دروست کراوە شتێنەیە بوو سەژە ناوی سەدەکەی جادی سەدەکەی پێوتریە بەڵێ ئەوە تاوە تا تویمەلی گەڕوا دەگەر بزانی ئەوە تۆزە ڕێگر بوو بۆ سلەیمانی وەک کاتی خۆی دروست کرا حسابی لافاو کرابوو لافاوکە زیاتر ناوبازاری گرتەوە بەرەو خوار ئەو شوێنانە زیانی گەیشت بە بیرەوەری من لە هەشتاکانە بوو بزەب نازام هەشتا و چەند بوو بەفرێکی وا باری عەمودی خست یعنی کە سەربانەکان ئەماڵرا ئەو کاتە بە ڕەوڕەوە بەفریانە ماڵی لە کۆڵانەکەەوە یعنی ئەو توانیم بچیتە سەربان لە سەربان ئەتیادی ئەمە مناڵ بووین خۆمان هەڵایە سەر بەفرەکە ئەوەنە زۆر ئەبوو بەی کۆڵانەکەەوە بە سەربانەکەەوە کە ئاخرایە هەم بارینەکە و هەمەوەش کە ڕاتانە ماڵی هەڵتانەیەوە سەربان و ئەتیادی ئاهاتیتە سەر بەفرەکە ئەوەنە زۆر بوو ینی باس لەوەکە نەڵێن بە مانگ ڕەشایی و نەبینیوە هەر سپی گرۆتەوە ناوچە ئەوە زیاتر منتیقەی پێنجێن بووە منتیقەی جەنا بوو چ منتیقەیە خۆم پێنجۆنیم بەس لەو کاتە لە شارە زۆر بووم لەسی سایق وا بوو بێ لە پێنجێن دووقات ئەوە هەر هیچ ئەوە دووقات بوو لە ئێستا لە سەیرانبن باسی مەتر زیاترەکەن کە باریوە هەندێک پندیش هەیە لەسەر زستانە وتێ مەسەلەن یان هەندێک قسەی تر هەیە لە دوای زستان بەهاریەوەتە دوایە ناخۆش و سەختیە خۆشیەت جەنا بچی تر و بیستووە لە قەیمیەوە لە پێشینانەوە کە باسییان کردبێ لەسەر سەرما و زستان و ئەوە ئەوەی کە من بیستمەوە بزانام ئەو برای شتێکی وت بەس من بە عکسەوە بیستمە ئەگەر پاییزەکەی سەخت بێ زستانەکەی خۆشە بێ ئەتر بە تاکید لە دوای هەموو خۆشیەک ناخۆشیەوە ڕایەتی قورئانە بەڵامی تر چەند ساڵە ئێمە چاوەڕێین کە زستانێکی وا بێتەوە چەند ساڵە ئێمە زستانێکی وامان نەبینیەوە سپاس بۆ خوای گەورە کە ئەمساڵ وا باس ئەکرێ هەتا ئێستا زۆر باش بووە ڕێژەی باران و ئەوەی کە باس ئەکرێ ئیتر چاوەڕێین بەفرێکیش ببارێ ئینشاڵڵا پێش بە خوای گەورە ڕەحم بە فەقیر وەژاریش کە خەڵک نەوتی نییە خەڵک بێوەسع بێمەعاشە ئەوەش حاڵەتێکە کە ئەبێ خوای گەورە یارمەتی فەقیر و هەژاران بە و داواش لە ئەوانە ئەەکەم کە خواپیاون ئاگان لە دراوسەکانیان بێ ئاگان لە خزم کە سوکارەکانیان بێ نزیکەوە ئەوی کە ئەزانێ توانای نەوتی نییە ئەو کارەبا ئەو وەسی کارەبا ئەزانین کە چۆنە ناتوانێت تر بەکاربێن ناتوانێت کارەبا بەکاربێنە بۆ گەرمکردنەوە هیوادارم هەموو کەس ئاگای لەوانەی بەردەستی خۆی بێ و لەوانەی کە لە خۆی وەسعی باشترە ئاگایان لێ بێ بۆ ئەوەی کە خواردنێکی گەرم بێ و بۆ ئەو مەوسیمە بگونجێ وەڵی خواردنی ئەو تا کوردەواری خۆمان بوو ترخێ نەبوو دۆی نەبوو نۆکەوە کوتاو بوو ئەم شلەمەنیانە بوو جاران بەڵام ئێستا ئەوە نەماوە کەمتر خەریکە سڕێتەوە خەریکە سڕێتەوە لای برادەران باسیەکەی ئەوەکەی خواردنە کەشک بوو ئەم نوع ئاشتانە بوو ساڵی چەند سستانەکەی زۆر سەخت بوو بەفرێکی زۆر باری بێ لافاوێکی زۆر هەڵستا بێ بیرەوەری جەنابەت لە چ مەنتیقەیە بووی لە هەورامان بوو وڵاوە منبعی بەفر و سەرما و وەختی وا بوو ئەوەنە بەفرەباری لەسەر بانانە ڕێمانە کرد بەسەربانانەوە چین بۆ ماڵێکی تر ئەوەنە بەفرەباری 50 شەو 40 شەو 45 شەو حیوانمان دەرنەکرد ئەوەنە سەخت بوو ئەو کاتانە هەورامان بەڵێ ئەو خواردنانە شانە خوارد بوو ئەوەی مەناعەتام وەکوڵێ باتێ بەرگەی و سەرما بگرن بەرگای ئەو سەرما بوو ئەو وەکم ئارم کردی ئەو شلەمەنیانە بە تایبەتی ئەوانە کەشک بوو دۆخەوا بوو شێلم بوو ئەم ناوەشتانەمان ئەخوارد بەرگری هەبوو سەرفیەوە مادە ڕۆنی کوردی بوو ڕۆنی خۆمانە کەرێ بوو ئەمانەمان هەبوو معدەل پندی شەوتێ لەسەر زستانە ئەڵێن مەسەلەن بەخۆشی زستان و زەردە و یان پێکەنینی حاکم تێمەکە و باوەڕمەکە هەندێک شتی تری شەوتێ هیچ و بیرە لەوانە ئەوانم لەبینی داوا لێبوردنەکە ئەوانم لەبین چاومان بوویشڵ ئێستا نەوتەکەش نییە لە شار دانیشت بەڵە نەوتەکەش نییە و بە پایزانەوە دارمانەیەنا بۆ زوسان لێشمان نمایەوە بۆ بەهارێ بەڵام ئێستا وەزەکە گۆڕاوە ئێستا مێنە ماڵ پیش پۆخەڵە بێ نەماوە
وەکو لادێش هەر بۆ وەکو شار هەر سۆواکە کەم دەگمە نەیبینی لە ماڵانە. ئەوەی کە گوێویستی بوون قسە وتەی هاوڵاتیان و دانیشتوانی شاری سلێمانی بوو باسی سەرما و بەفربارین و بارانبارینەکانی ساڵانی ڕاپرتویان کرد بەراورد بە ئێستا وتیان تا ڕادێکی زۆر ئاستی دابارین و بەفر و باران شکەمتر بۆت ئەوە سەرماکە هاوشێوەی ساڵانی ناوەڕاستی هێشتاکان و هەفتاکان و شەستەکان و تەنە پەنجاکانیش نییە و باسییان لەوەکە کە هەندێک جار بەفرباریوە ئۆتۆمبیلی داپۆشیوە بۆ ڕێگای گرتووە بە سەربانەکان هاوچۆیان کردووە بەڵام وەکو دەبینین لە ئێستادا بۆ شێوە نیە و باسی و خواردنەکو دەواریانیان کرد کە بەکاریان ناوە خواردویان بەڵام ئێستا بەداخەوە کەم بۆتەوە باسییان نەماناتی نەبوونی نەوت و دابش نەکردنی نەوتی سپیان کرد کەوتیان لە ناوەڕاستی هێشتاکانەوە کاتێ زۆپای نەوتی هاتووە حکوومەتی ئەو کات بە نرخێکی گونجاو نەوتی بە هاوڵاتیاندا و کێشەی نەوت هەر نەبووە تا بەرنامە و بێگەیشتنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کەسپار لە زایەناکە.